مێژوونووسانی هونەری ئەمە بەڕێزنەگرتن لە شارستانیەت دەزانن. بۆ ماوەی 3 ڕۆژان لە مانگی سواری 2023 تاڵانچیەکان هێرشیان بردە نێو ژوور و شوێنەکانی مۆزە نیشتمانی عێراق و نیزەکەی 15,000 کاری هونەری پڕبایەخیان لەگەڵ خۆ برد. گەلێک لەو بەرهەمانە دەگەڕانەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەری سەردەمی شارستانیەتی مەزنی بابلیۆن و میسۆپۆتامیا. دانی جۆرجی یۆکیهانا بەڕێوەبەری گشتی ئەو کاتی مۆزە بیرەوەری ئەو ڕووداوای باش لە بیر ماوە. ئێمە لێرە هەمان بوو تاکەشتانی بێهاوتا بۆ مێژووی مرۆڤ لێرە بوون لە موزەخانە، هەندێکیان لە ناوچوون و هەندێکیان دزراون و ڕۆشتون. کە لە ناخەوە دێتەوە یادم وا هەز دەکەم دڵم خوێنی لێ دەچکی. جۆرج لە سەردەمێکدا کە یاخیگەری لەو پەڕی خۆیدا بۆ عێراقی بەجێهێشت و ئێستا مامۆستای دیرینە ناسی زانکۆیەکی نزیک شاری نیویۆرکە. لە کاتی نەبوونی ناوبرا و موزەکە بەهۆی یارمەتێکی زۆری ئەمریکا و ئیتالیا هاتەوە سەردۆخی جارانی. نیزەکەی نیوە لەو بەرهەمە هونەریانە هەڵگیرابوون و یان بۆ جێگای دیکە ڕاگێزرابوون، شوێنەکانیان دیترا و سەر لە نوێ لەلایەن نوێکۆڵەرانی عێراقی و ئەمریکی هێنرانەوە جێگای خۆیان. پارەکە لە بۆنێکی تایبەتیدا مۆزەکە سەر لە نوێکرایەوە، ئەگەرچی زۆرینەی جێگای پێشانگاکە هێشتا داخرایەوە و تەنیا گروپەکانی تایبەتی دەتوانن سەردانی بکەن. سەرۆک وەزیر نوریال مالەکی بەڕەسمی موزەکەی کردەوە. لە هەمان کاتدا جۆرج کوتی سەر لە نوێکردنەوەی موزەکە جارێ زوویە و کوتیکردنەوەی موزەکە مەبەستەکانی سیاسی لە پشتە. هێشتاش ناوبرا تووڕەی خۆی بەرامبەر بەوە کە 7 ساڵ لەمەوبەر ڕوویدا نیشان دەدا. دەڵێت هێزەکانی هاوپەیمانن تانکەکانیان چەند کۆڵان دوورتر لە موزەکە ڕاگر بوو. دەژڵێت خۆی داوای کرد تانکەکان بۆ دەرگای چوونە ژووری موزەکە بژێژنەوە، بەڵام سەربازانی ئەمریکا دەستوری خۆتێوەردانیان پێنەدرا بوو لە کاتێکدا میراتی عێراق بەتاڵان دەچوو. دانۆڵد ڕامسفیلد کاری بەتاڵانبردنی لە بەغدای بەکارێکی گرنگ نەزانی. ئازادی بیسەرۆپێی و کەسانی ئازاد سەربەستن هەڵە بکەن و تاوان ئەنجام بدەن و کاری بەد بکەن. جۆرج دەڵێت گەلێک لە تاڵانچیەکان دەیانزانی بە دوای کام لە بەرهەمە هونەرەکاندا بگەڕێن و لەکوێ بیان دۆزنەوە و بەواتێکی دیکاوان خەڵکی خۆجێی بوون. ڕۆژی یەکشەمە 12 مانگی 4 ساڵ جۆرج گەڕایەوە بۆ ئەوەی مەزەندەی زیانەکە بکات. زۆر هەژینەرە و شەی تۆڕە بەس نییە. هەلومەرجەکە بە خێرایی گۆڕانی بەسەرداهات و جۆرج لە موزەی شاری نیویۆرک وەتارێکی هاوکات لەگەڵ وێنەکانەوە پێشکەش کرد. ئەو یەکشەمەکە گەڕینەوە ئەستیوسەکە ئەمە مەمان دۆزیەوە نزیکەی 120 ژوور وەکو ئەمە تاڵان و وێران کرابوو، هەموو دەرگاکان شکابوون و کاغەز لێرە و لەوێ بوو. بەخۆشیەوە پێش هێرشەکە زۆربەی بەرهەمەکانی پڕبایەق لە موزەخانە لابردران، وەک لۆحەی عودی زیێڕین کە بۆ 4500 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. پێشەو کاتە سەرزیرە ڕاستیەکەمان دەرکردبوو و سەرمەسەکەمان لەوێدا نابوو، جا ئەوەیان بردبوو سەرزیێڕەکە لە بانکی ناوەندی بەغدا بوو. هێشتاش گەلێک پارچەی دێرینەکانی بەنرخ بە سێر و شوێنن. ئاژانس FBI بەرهەمی دێرینی ناسراو بە شیری بابلی سەردەمی 800 ساڵ پێش مەسیحێتی وەک باشترین بەرهەمی هونەری لە جیهاندا دەزانێت کە بێ سەر و شوێنە. بە بەردی زۆرگەران و لە هەندی بەشیش بەزێ ڕازڕەبەوە، لە ڕاستیدا ئەو دانە یەکێک لە هەر کارە هونەریەکانی موزەخانەکەدا بووە. ئەمڕۆ هەر کەسێک لەسەر ئینترنێت دەتوانێت موزەکە ببینێت. بەڕێوەبەرانی موزە خەڵکی ئیتالیا پارەکە شێوەیەک لە موزەکەیان بە خەڵک نیشاندا، بەڵام گەڕان لە ڕادەی جیهانیدا درێژەی هەیە لە حاڵێکدا ئامانج نیشاندانی خەزینەی ڕاستەقینە ئەویش ڕۆژێک لە شاری بەغدایە. ئەمە ڕاپۆرتێک لە بەشی کوردی دەنجی ئەمریکا بوو.